مەبەستمان بوو دوو جۆر پرۆژەی گروپی کۆمپانیەکانی قەیوان بەسەر بکەینەوە کە بەشی یەکەمیانە و پرۆژانن لەسەر داواکاری و پێشنیازی پارێزگاری سلێمانی و قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی لەسەر ئەرکی خۆیان جێبەجێیەکەن وەکو بەشێک لەو کارانی کە پێشکەش بە خزمەتگوزاری گشتی و بە شارەکەمان وڵاتەکەمانیاکەن بە سوپاسێکی زۆرەوە داوامان لێکردن کە ئەم فولکەی پشتی ئێمە کە ئێوە بەڕێزی ستالێرە ئامادەن سەوز بکەن کە ئەکەوێتە بەردەمی بەرزایەکانی سلێمانی و بەردەمی دووساییدی تونێلی پێشڕە و بەسپاسەوە تەواو بووە و لەگەڵ چوونە ناو پاییزەوە ئەو بە شەشی ماوە بۆچی من و سەوزکردن تەواوەکرێ و دیمەنێکی جوانی پێبەخشرێ و بەسپاسەوە کارێکی زۆر جددی و لێبڕاوانەی و ئەندازیارانەیان کردووە بۆ سەوزکردنی لە هەمان کاتە هەر لەسەر داخوازی ئێمە هەر دووساییدی نێوان بەرزایەکانی سلێمانی بۆ تونێلی پێشڕە و جارێکی تر بە هەماهەنگی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی چاگەکەنەوە ئەو ڕێگایە بەڕێستان خۆتان ئەزانن کە تێکچوو بوو بە شێوەیەکی زۆر خراپ بەداخەوە دروست کرا بوو گروپی کۆمپانیەکانی قەیوان کە داوامان لێکردن ئەرکی ئەمەشیان خستە سەر ئەستۆی خۆیان کە بە شێوەیەکی ئەندازەیی تەواو ئەو ڕێگای چاکەنەوە و ئیستا خۆتان ئالیەتەکان لەوێ ئەبین و خەریکی کارکردن و لە ماوەیەکی پێوانەیە تەواوە بێ ئیشی سێ هەمیان دووسایدکردنی ڕێگەی هەواری شار فولکەی هەواری شار بۆ دۆڵەڕوتە بۆ بازگەی دۆڵەڕوتە کە قورسایەکی زۆری لەسرە قەرەباڵقێکی زۆری لەسرە لە ڕۆژی سێ حەوت بە ئامادەبوونی ئەوەی بەڕێز زۆم خۆشەویستانە سەردانی شوێنەکەمان کرد و داوامان کرد و کارە دەست پێ بکرێ ئێستا دوای 6 ڕۆژ لەو ڕۆژە بەسپاسەوە گروپی کۆمپانیەکانی قەیوان و بەشی ئەندازیاری و ڕێگاوبانیان کارەکانیان بەرەو تەواوبوون بردووە و لە ڕۆژانی ئایندەیە بە شێوەیەکی فەرمی ئەو ڕێگایە کە کراوە بە دوو ساید و ئیشێکی زۆری تیاکراوە ئەکرێتەوە لە هەمان کاتا سەردانی ئۆتۆبانی بابانەکەین کە هەنگاوی زۆر باشی بڕیوە لێرەوە جێی خۆیەتی سوپاسی زۆری گروپی کۆمپانیەکانی قەیوان ئەو کۆمپانیایی هاوبەشیان لە کارەکانیا کردووە بە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵ و ئاودێری سلێمانی و بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی خانوبەری سلێمانی بەڕێوەبەرایەتی ژینگە هێزە ئەمنیەکان و هێزەکانی ناوخۆ و ئاسایش و لیوایەکی پاراستنی سلێمانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی و هەموو ئەو دام و دەستگانە و لە پێشیانەوە قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی و بەشی پلان لە پارێزگای سلێمانی و بەشی ئەندازە کە هەمویان بەیەکەوە توانیوانە کارێکی باش بکەن و سوپاسی زۆری هاوڵاتیانی ئەو گوندانە ئەکەین و ئەو کەسانە ئەکەین کە ئیش و بەرژەوەندیان کەوتویە سەر ئەو ڕێگا سەرەکی ئۆتۆبانە بەڵام زۆر مەردانە هاتن بەدەممانەوە هیچ ئاستەنگ و ڕێگریەک لە بەردەمی ئەو ڕێگایە نەماوە و کارەکان خێراتر لەوەی کە لە پلان و پرۆژەکە بۆی دیاری کراوە وەکو ڕۆژمێری کاتەکانی جێبەجێکردنی پرۆژەکە بەڕێوە ئەچن ومێدبان زۆرە کە لە پێش وادەی خۆیان تەواو ببن و ئەو پرۆژێشی کە ئێمە لەسەر پێشنیازی خۆمان بە هەماهەنگی گروپی کۆمپانیەکانی قەیوان پێشکەشی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانمان کردهبوو کە لەم قۆناغەیە بتوانین شاڕی بابان لە 5 شوێنەوە بە ڕێگای سەرەکی شەقامەکانی سلێمانی و ببەستینەوە بۆی ئەم ڕێگایە تەنیا قەرەباڵخی ڕێگای دەرەوە کەم نەکاتەوە و کاریگەری لەسەر کێشەی هاتوچۆ و ڕووداوی هاتوچۆ و کەمکردنەوەی قەرەباڵخی ناوشاری سلێمانی ژەبێ و خەڵک سوودی لێ ببینن بەسپاسەوە ئەنجومەنی وەزیرانی ژاگاداریان کردینەوە کە لەسەر ئەو پرۆژێ رازی بوون کە گروپی کۆمپانیەکانی قەیوان ئامادەیە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی خۆجێتی هەموو ئەو کارەش جێبەجێ بکات کە لە 5 شوێن